ئەو کاتتان باش یان شەوتان شاد شەوتان باش هاوڕێیان چۆنن سڵاو و ڕێزمان هەیە بەخێر بێن هاوڕێیان بەخێر بێن ئێستان لە قسە و باز لەسەر کۆچبەران دیکتاتۆریەتی مەسرور و لوکاشینۆ زێڕە هاوکات قسە و باز هەندێک لەسەر شێتیش دەکەین هاوڕێیان بەخێر بێن ئاوڕێن ئێستا بەو شکاتە پێش من پێم خۆشە هەندە قسە و باز بکەین لەسەر بەخێر بێن ببورن و ڕێستان هەیە هاوڕێیان لە هەر شوێنێکی ئەو دنیایەن ئەو چەند دەقەی پێکەوە دەبین هەندێک گفتوگۆ دەکەین لەسەر هەندێ بابەتی کۆچبەران چمان پێ دەکرێ و مەسرور و لوکاشینۆ چۆن تاواکەری یەکەن چ ئەزمەتی گەورەیان لە دنیا خوڵقان دەچێتی بەسەرێکی بەخێر بێ ناوڕێیان سڵاو و ڕێزی تایبەتم هەیە سڵاو و ڕێزی تایبەت ئێستا هاوڕێیان بوارە کاتە پێش هەندە سەرنج دەدەن بەخێر بێن یەکێتی ئاگاتان لێیە فلیمەکە پشت پەردەی هاتە دەرێ مەسعود ئەو کاتە استیقبالی پاڤێلی کرد کە لاهووری دەرکرد کە پێشتر ناقایل بێ گوت تەواوت نەکردیە فلیمەکانی سێریە عەڵقەکانت تەواو نەکردیە تقریبەن سەبەرەوە عەڵقەی کۆتایی دەڕوا استیقبالی کرد یەکەم جار خائینەکەی 16 ئۆکتۆبەر ئیتر کاک پاڤێلی استیقبال کرد وەڵا پاڤێلیش خەنی بە خەونی شەشتان ئێستا کەتینە ناوێ لە ناو ملێتە نەکبەتایی بەس منە یەک دوو سێ شت بەلێ بچینە سەر مەسەلەی ئەوە وەڵی ئەوەی ئێستا یەکێتیەکان دەیکەن یعنی ڕووی پارتیان نەک وەکو بنەماڵەی بارزانی مەسەن بنەماڵەی تاالبانی ڕووی بنەماڵەی بارزانیان سپی کردەوە حتى قیادە و کەوادیری ئەساسیەکانی یەکێتیش یعنی لە پارتیەکان زۆر قسەیان بە پارتیەکان دەگوت یعنی بەجددی ئێستا قیادە یەکێتی دەبینی پاکانە دەکە هەتا دوێنێ ئەوەی پێخشەکی خراپ بوو ئێستا مووی پاکانە دەکە هەمووش دەرێن پاڤێل چەند هەزار دۆلارەشی داینێ هاوەشەی حزب سەرکردە خوشبرا وەڵا دەرێن ناحەقیان نییە بەقەت مەعاشی پەرلەمانتارەشی 10 ملیۆنیە سەرکردایەتی یەکێتی وەردەگری و پەترۆڵەک و بەنزین بەلاش و بەهەرحاڵ هاوڕێیان یەکێتی ئەزموونێکی پیشاندا تەواو ڕۆی پارتی سپی کردەوە و تازە وەزعەکەشیان پێ گیر نابیت خەریکی خۆیان دەبن بە میت و پاراستن خەریکی من هەر قسەی ئەو پیرەمێردەی پارتیم دێتە بیر ئەیگۆ لە گوندی بارزان بووی مەسعود بارزانی بڕوان پێ بکەن هاوڕێیان گوتی دەبینن بە پارەیەکی تکویەکێتی تێکدری بەرەدەم وەڵا ئافەرین مەسعود بارزانی هاوڕێیان بەچێتی ئەو سەنگەی نەما زۆر کەس زار بە ئێمە دەڕێن باشە ئەوە بۆ ئەوەندە پێدادەگرن لەسەر پارتی ئیکاکە پارتی باڵا دەستا پایتەختی لە دەستا حساب لە بۆ حیزبەکانی کە ناکا و 1970 مەسەڵەن پێشێلکاریەکانی ئەمە مەسەڵە لەو بوارە ئیش دەکەین لەکن پارتیە ینی بەجددی ینی یەکێتی و گۆڕە ئەخ گۆڕان حزبیان دێمایە گۆزۆ کۆ برێ لۆ باسی هەمێ حازی مەحموودی ناکەی بۆ باسی حزبی شوعی ناکەی یعنی بەجددی مای سەنجی مایە گۆڕان ئینسان بێ کاتی خۆی لێ سەرف بکە حزبێک بووە ئاوت بوو لە مێژوو بە هیچ خۆی ناگرتەوە کە ئەوە دۆستێشگەیە یەکێتیش سوقڵەی جارانیشی نمایە بەڵام یەکێتی ئێستاش جێی ڕەخنەیە بەڵام مەسەن جێی ئەوەیە جار بەجار لەسەری هەڵوێستە بکەین بەس کاکە کورە وەڵڵای یەک نمونەی پیشاندە لە دادگا لە سیستەمی بنەماڵە بوون لە کۆی لە بوونی سەرکردایەتێکەی ئینسان هێڵنجی پێیان دێتەوە و هیچیان بەدەست نییە ئەندەکرێ سەدەڤەری سەوز قسەیەکە بەس لەو هەولێرەی هیچیان بەدەست نییە لە بڕیاردانی سیاسی ئەوی پارتی وێ دەیکات ئەوان پاشکۆن ئەجە بۆیە
ئەوە بی هاوڕێیان زێڕە لێنێ لەسەر ئەو زێڕەیە زۆر گەورە بوو بابەتەکە زانین چەک ئەوەتە دەبێ زۆر گەورە بوو شتێکی باشە دڵخۆشکەرە کە خەڵک ئاوا لە بەرامبەر ڕژێمەکی فاشی وەکو بەعس گۆرانی بە سەدام لە هەولێری ئەو بگوتری ینی ئەو شتێکی دڵخۆشکەرە بەڵام ینی هاوڕێیان کێشەکە لەوە نییە لە گۆرانی زێڕە دەکرێت کابرا کافیتریایەکی هەیە هیچ مەنسەبەکی ئیداری و باڵا دەستی نییە غەڵەتەکی کردیان و بەرتیلدانیان باگراوندی باسیا و غەڵەتەی کردی بەس کاکە کارەساتەکە لەوەدایە هەرێمی دەسەڵات حکوومەتی هەرێم بنەماڵەی بارزانی و تاالبانی جەلال و مەسعود ئەوانە ببوونە پارێزەری نزار خەزرەزی کە بە خۆی دەڵێ خۆی لە دانی ماڕگوتی 250,000 کورد ئەنفال کرایە و ئەو ڕئیس هەیە ئەرکانی جێیش بووە تەسەور کە ئەو جەلالە وتی ئەوانەش کاتیان خەزرەجی کردیە پیاوی باس بەنمونە ئەوە خەتەرە کاکە وتی دێم شایدی لە بۆ دەدەم قارەمانێکی نیشتیمانیە لە جەریدەی کوێتی و لێدوانەیدا زۆر بەمان ئەوانەی 2000 کە لە ناو کەیسە بووین ئاگادار بووین سوڵتان هاشم ئەو تاالبانیە لەگەڵ مەسعودی ئاوا کلچیانێک بۆ دەمی وتی لە سەدامی ئیمزام نەکرد ئەم بەخۆم دیتم لە تیارەیە هاتە خوارێ ئەوەندە بێئابڕوو بوو سوڵتان هاشم وەزیری دیفاع یعنی ئەوەی سەرپەرشتی هەموو عمەلی ئەنفالی کرد وە کچەکی بەناوی ئەنفالە وتی لە سەدام ئیمزام نەکرد بەس لە سوڵتان هاشم ڕێگریش دەکەم کە ئەدام بکرێت زۆر بێشەرمانە ئەتوو وەفیق سامەڕایی هاوڕێیان حوسێن ڕەشیدە بوو هیچێک لە پیادە عەسکەریەکانی عێراق بوو ئەما ئەو دەمی من لە چاک بووم ناو کەیسانە بووم بۆیە ئەو شتارە مەموو لە بیرە لە ناو دادگا گوتی خەپەی ئەنفال وەفیق سامەڕایی داینە تاالبانی کردی ڕایۆشکاری خۆش مەسعود بارزانی بووی ماوەیەک لەگەری کورە مای ڕەشید بەدە مابوو لە سلێمانی بینێژن بە قوربان کورە هەزار سەر ئەزە دووری میوانە خۆشەویستەکەی مەسعود بارزانی بە مەبدە ئەم هاوڕێیان مەسعود بارزانی کە حەمایل مرد ئەزە دووری و عزبی بە عزب رووسکیان لێدا ئەم بە خۆم خینمەوە لە بڵاویشمان کرد دامە کوردستان پۆست برادەرێک لۆی ناردم دامە کوردستان پۆست ئەزە دووری و عزبی باس بروسکیان و مەسعودی لێدا لە ماڵپەڕی باسیەکان کە لەوێ بڵاو کراوە یەکسەر لە باسیەکانیان پێفڕێدا ئەوە خەتەرە چاوەکەی من ئەوە خەتەرە کوڕی ئەوە نیوەی قیادەی باسیەکان خزمەکانی سەدەم هەمووە لە هەولێرن بە تایبەتی لە گەڕەکی ئەنجومەنی وەزیران و ئەوە ئێستا لە ژوورێکی هاتمە ژوورشکە هاتیمە ئێرەواز ئەوە دەکەم گەنجێکی هەولێرێ ئەڵێ بپرسن حەسەن عەلی حەسەن مەجید کوڕی عەلی حەسەن مەجید لە زان ئەو وا دەڵێ دەرێ بپرسە قادر ئەوە دەرێ معلوماتە نەک گوتەیە لە کۆلیژی جیهان لە هەولێرە دەوام دەکات کوڕی عەلی حەسەن مەجید ئەڵێ زێرەبانی حیمایی دەکەن حەسەن عەلی حەسەن مەجید لە هەولێرێ کوڕی عەلی حەسەن مەجیدیە هەموو خزمەکانی سەردانی و عزە دووری لە هەموو میدیا بڵاو کراوە لە هەولێرێ مرد وەجارش بیتانە بتڵاوەکەی کە هەبوو ئەوە هەری گرت ئەو بتڵاوە بەس لە هەولێرێ بوو کە خەتابیدا مؤتەمەری باسیەکان لە هەولێرێ بوو تۆ بیرکەوە ئەو شتانەی پارتی یەکێتی دەکەن ئەگەر ئیسرائیلیەک لە بەرامبەر جوولەکەیەک بیکە ئەگەر ئەرمەنێک لە بەرامبەرەوەکە چ بێ شەڕەفیەکە چیان لێ دەکرێت کورە ئەوانە لە ئەوروپای زدی مەبوون دەیان گوت نابێ ئەوانە بدرێنن دادگا نەک لە کوردستان ئەو جەلال تاالبانیە لە ئاوێنە ئەم بەخۆم خوێندنەوە لە ئەکاونتەکەی کەم هەبوو بەداخەوە سوتایە ئەڵێ زۆر سەیرە حکوومەتی عێراق و دادگای عێراق لۆ وازیانەوە جاشوستە ئەمانە مەعفو عاممان لۆ دەرکردینە لە پرۆسەی ئەنفال کەسی لە قەزەی سەدامی بووە ئەوە بڕۆ هەرچی سەرۆ بجاشە هەرچی مەفرەزە خاسێ هەموویە لە ناو پارتی 180 خڕبوویتەوە بۆیە زێرە تەبیعیە هەر زۆر تەبیعیە کابرایەکە لەوێن دەرباسی بووە باگراوندی باسی بووە لەوە ڕاکێشانی ئەوەیە شتی باشە خەڵک ئەوها ئەوەبی بەڵام کاکە کورە ئەوانە
هەرچی فاشیەکان هەرچی جەرائیمی گەورەی کردیوە لە ناو هەولێرەیە لە سلێمانیە بە تەمابوون مار عەبدوڕەشیدی لە سلێمانی بنێژن خۆ 4-5 ساڵ لەمەوبەر 4-5 ساڵ ماهر عەبدوڕەشید قائد فەیلقی یەک لە عەنکاوەیە ئەو مەسعودە یەک خانی دایتێ با $1 ملیۆن لە عەنکاوەی کچەکەی لە زانکۆیە لەگە برادەر و شت پێمنیان گوت کچەکەی یعنی قەزدی مە لێرە لەودایە کێشەکە خۆزیە لە زێڕەزێڕێی بەیانەوەی شەقڵاوەی گۆرانی دەرێتن بەس ئەوەی کارچی من کێشەکە لەوەدایە ئەوانە هەم تەواوکەری بەسن بەسیەکانیان داڵدەدە لێیان نەگەڕە شیعەکان لە ناویان ببەن بڕۆ شیعات چی لەگەر وەکو دوژمن سەیری بەعز دەکە بەس ئێمە لە بەرامبەر بەعسی و جەلادەکانی ئەنفال ئەوەندە میهرەبانن بەڵام لە بەرامبەر ئازادی خوازەکان لە بەرامبەر قەندیل وەکو دوژمن سەیریان دەکەن وەکو دوژمن سەیریان دەکەن بڕۆ بزانن کورد تاڵەبانی گوتی بە هەموو تایارەکان سایق تایارەکانی بەعس بێتن لە سلێمانی دابنیش مەسعود بارزانی چەندین جار باسی کرد داوای کرد عایلەی سەدام با بێ لەوەی کەس شتی وا داوا دەکاتن منداڵی هیتلەری بێ لە ئۆرشەلیم دابنیشی کەس شتی وا دەکات جەلادەکانی عوسمانی بێن لە ئەرمینیا دابنیشن لە یەریڤان بەس لە ئەخلاقی مەسعود و جەلال دەوەشێتەوە بەس لە ئەخلاقی ئەو دوو بنەماڵە و ئەو دوو هێزە خائینە دەوەشێتەوە هاوڕێیان من دەزانم ئەوە نییە بەس بڕوا بکەن لەو هەولێرەی هەموو تکریکی و بەعسیەکان و موسڵاویە بەعسیەکان چکو بەعس لەو خەتە ئەو بوون هەمویان وا لە هەولێرن داعشە مجریمە بەشێک لە مجریمەکان ڕەنگی هەتانبی بڕوانەکە بڕوا بکە پێشمەرگە بە چاوی خۆی دیتی ئەڵێ بەس یعنی لەو قەرەچووقی بەمنی گوت شێت بوویمە مام بەدەستی داعش کوژایە خزمم بە لە پێشەم سواریان دەکەن ناوێرم قسە بکەم هاوڕێیان بچینە سەر کۆچبەرکردن یعنی من نامەوێت ڕەنگی زۆر بەمان یان بەخۆشم جار باسی دیکتات و ئەوەمان کردی هۆکاری کۆچ هەتوانی هۆکاری کۆچ هەر بە دووسێ سەریع بڵین پیاوکە چاوی بە ئیدریس و ئاریان و کوڕەکانی کۆسرەتی کوڕەکانی نێوشیروان و منداڵی تاڵەبانی دەکەوی لەجێ خۆی یعنی دەرێ ئەو نیشتیمانە ئیوانە هەر بخۆە بەجددی بە مڵکی باوکیان دەزانن هەموو خاچی کوردستان ئەوانە بە کەیفی خۆیان پێوەربوون هەر یەکێ لایەکی گرتی یان ئەوجە دەیە خوارێ کوڕی مەکتەب سیاسی سەرکردەکان هەرێکی بووینە بەڵایەشکە یان ئەوە تا کورە لە دوای وان دەزان چێ بەقبوولە ئەو ئافرەتە لە شفرۆش و ئەوانەی شەوانی سوور دەکەن بڕوا بکەن یعنی نییە ئەو ئافرەتانە بە یەک ڕۆژ بە یەک چوونە باوەشی مەسئولەکان بەقەت مەعاشی 10 ساڵی بنەماڵە هەرە شەهید دەکەن پارە کۆ دەکەنەوە کاکە مەقبول ئەو فازل میرانیە نێمیتنە یعنی استقبالی ئەوەندەی ئەوانی کردیە وەکو سکرتێری پارتی استقبالی هیچ کەسە چی نەکردیە یعنی ئافرەتی لەش فرۆژ مۆدێلەکان ئەوانە فرێدراینە ناو بازار و کاریگەرن بۆیە خەڵک بەهەرحاڵ ئەو دووسێسە وا دەکات زائیدە 30 ساڵە کورە گوێ لە خەڵک ڕناگیرە کورە ئەو مەسرورە هەرچی دنیاە هاتووە زانی دنیا یعنی لێرە لە هەموو ئەو دنیای ئەو وڵاتە پێشکەوتەکان سەرۆک حکوومەت وەکو مدیری مەدرسەیەکە بەس لایما وەکو ئەوەیەکە ئاغایەکە وەکو جەلادەکانی سەدەکانی ناوەڕاستەکە عەبدی هەبوو وەکو عەبد تەعامل لەگە خەڵک دەکات بەهەرحاڵ دار و بەر بە مەسروری گوت مەیکە هەر کردی ئەوەی بە زەوق خۆی بوو کردی هات کوتەکە چی دەستدا ئێکاکە دەردەتەقتەوە ئەوە بە ڕەنجیت کە خەڵک ناستە هەڵبژاردن گەورەترین ئیستفتا بوو خەڵک دەڕواتە دەرێ بڕوان پێ بکەن هاوڕێیان ئێستا ڕێگا ببتەوە بیلاروسیا یەکێتی ئەوروپا دەرگا بکاتەوە لەو هەولێرەی 10,000 ئینسانی نابینی لەو سلێمانیەش 10,000 نابینی هەمووی کۆز دەکا بە پێیان ئەگەر بە 100 تایارە و بە 1000 تایارش تاچی کورت جێگای بۆەوە حەقت بی خەڵک بێزارە تەواو 30 ساڵ و 8 مانگا و بەڵایەنە هەن خەڵک کورە حەشت لەکرد کوک حکوم دەگا پێی خۆشترە لەنگۆ بەعزیەکان ئیلای ئاخری بەهەرحاڵ هاوڕێیان ئەقڵی دیکتاتۆریەتی 30 ساڵەی ئەو دوو حزبە و ئەو حکومەی کە
ئەوەی ئێستا مەسرور و پاڤێل دەکەن بەگشتی هەر 30 ساڵ بڕوا بکەن لە هەر 30 ساڵیان بەقەت حکمی یعنی مەلی ئەوە فێسەڵی یەکەمی عێراق ئاوا قەرەز نەبوو قەرەزی سیاسی دەڵێن ببورن یعنی نەک لە مەفهومی خەڵکەکانی قەرەز بێپڕەسی بێحدود بی ئەوەی ئەوانە کردیان 300 ساڵە داگیرکەران پێیان نەکراوە هەستی نەتەوایەتی کورد تێک بشتێن ئەوانە نە قانون دەزانن نە دەوڵەت دەزانن نەدەزان کاکە دەوڵەتداری چیە میزاجە میزاج عەقڵیان دەگری شێوەیە ڕستی ئەتو جەلادیەت و دیکتاتۆری ئەتو خوێڕێژی ئەتو خائینی دەفرۆشن کاکە خەڵک گەورەترین قوربانیدایە کە ڕەنگبی ئەو بنەماڵە سیاسیانە کەسیان شەهیدیان نەدابیت هەموو بنەماڵە سیاسەکانی حاکم دەکەی بەقەت یەک گوندی کوردستان شەهیدیان نەدایە قوربانیان نەدایە تێنەکۆشاون دایم ساعە لە پشتەوە بوونە لە بەرەی جەنگەکان بێگومان خەڵکاکە عەزیزی خۆی لێ دەستدا ئێستا دەبینی بەعسیەکان کەسی لەشفرۆش ساقیتە سیاسەکان بێڕەوشتەکان ئەوانە حاکمی ئەو وڵاتن تاچی کورد وەکو کۆیلە سەیر دەکەن کە بەعسیەکان وا نەبوونە بەعس درەندەترین داگیرکەر بوو واتە عەملی لەگە تاچی کورد نەکردی ئاوا بە سوکایەتی وەکو دوژمن مامەڵە لەگە بکە بڕوا بکە وا نەبوو وەکو هاوڵاتیی حسابی لۆ دەکردی ئەوەی ئەوانە کردیان خەڵک ناحەقیتی من تەحەدا دەکەم بۆش ئەوروپا ناوێری ئەوانە وەربگریشێکەوە دەزانی ئەو دەرگایە تۆ قەپات نەبتەوە قەپات نابی بە لێشاو دێ بە لێشاو بە 100,000 و 200,000 هجووم دەگرێت داناسن چیان کردیە هاوڕێیان ئەوەی ئەوە کردیە چ وەکو مەسرور کەپسی ئاوێشت ئەوە شوەری گرتەوە تێم دەگەی دەوێ ئاودی وکات لە بۆ لوکاشینۆ ئەلێکساندەر لوکاشینۆ کابراایکی باگراوندی لەش کۆمەنیستە قەدیمەکانە لە دەرێن وازەم 94ەوە کە لەو ڕۆژی یەک دو ساڵ لە ڕووخانی برم دەوڵەتی بلاروسیا کە لە رووسیا جیابەوە بلاروسیا کە جیابەوە بەهەرحاڵ بوویتە سەرۆک تا ئێستا گرتی گوێچی ماڵی بارزانی و تاالبانی بەرنادە ئەوڕە بیرمەوە دەکردەوە هەموو سەرۆک حزبەکان لەدانی مارەی انتخابات بوو ینی هەموو سەرۆک حزبەکان کە دەدۆڕێن وەکو تۆپانێ هەر لەوێن دەڕات دەرێ من بای بای ئیمە کوڕەخۆیەکەکی بەرینەدا لە گچکە و گەورەی ئەوی دەبتە فەڕاژ نایە بەجیبێلی ئەزە یعنی کەلتورێکیان داهێنا ئەوە بی کەس بەجینێری ئەلێکساندەر لوکاشینۆ سەرۆکی بلاروسیا ئەن کەسێکی ئەنتی دیموکراتی ئەنتی مافی مرۆڤە دکتاتۆرەکە و کۆمی دکتاتۆرەکان 20 ساڵە لە حکومەکی ئێرهابی هەیە تا ئەو تەسەوڕکەن ئەوی ئەو کردی لە دنیا بێوێ نەبوو 28 پێنجی ئەم ساڵ تارێک دوو ئۆپۆزیسیۆنێکی گوێری گەنجی و ڕۆژنامە نووسێک بە ناوی ڕۆمان تاسلتیفیچ شتێکی وا بوو ناوی ڕۆمانە بەهەرحاڵ گەنجێک بوو لەگەر عاشقەکەی فرۆکەکە بەسەر ئاسمانەوی داهاتە خوارێ لە ئەجوا زەوی هینانە خوارێ ینی تارەکە لەوێن دەریژ نەدەنیشتەوە هەر بەسەردا دەوتی بنیشەوە ئەو گەنجەیان برد لەگەر عاشقەکەی لە ژۆرەیان پەستە یەکێتی ئەوروپا شێت بوو عقوبەیدان ئەوەی ئێستا کە بیلاروسیا دەیکا لەسەر ئەو مەسەلەیە ئەوان سزایاندا بیلاروسیاش دەیەوێت تۆڵەی خۆی بکاتەوە بەچێ وەچی تورکیا کۆچ دەکە لەو مەعبەینەی لە مەسرور بازانی ئەو زەوەشی دروست کرد 30 ساڵی دەسەڵاتشێنی تاوانە بڵێن باز مەسرور نێچیر قوبات جەلال تاالبانی مەسعود گۆڕان کە ئەویش خەونی ئۆپۆزیسیۆن بینی بەنەو شیروان مستەفاوە لە ناوبەر چکوم یەک دێر برێم ئەو ڕۆژێک دێنە سەر ئەوەش هاوڕێیان ینی کەس بەقەت نەو شیروانی خەونی ئۆپۆزیسیۆن بوونی لە ناو نەبێت بڕوا بکە لەبەر ئەوەی یعنی وێنەیەکی کۆتایی وا بەجیهێشت کە ئەوی ملک و ماڵی گۆڕان هەموو تەسلیمی کوڕەکەی کرد خەڵک سوتمای گرت بەهەرحاڵ وێنەیەکی وای پیشاندە خەڵک بێهیوابی ئەگەر هیوا هەبە خۆوەندە خەڵک هجووم ناکە خۆ ئەگە هیوا هەبە ئەمەش لێرە نەدەبووین کە دەژیانی دەرەوە هاوڕێن ئەو دێرەتان پێ بڵێن بڕوا بکەن هەر تاکەچی کورد کە دێتە دەرێ کە وەکو گوتم لە 2014 ئەوە ژووری تۆژینەوەی گۆڕان دەڵێ 693,000 کەس تقریبا لە 7 ساڵی هاتە دەرێ
لە نۆتیەک لە بۆ 2014 دەبیت چەند 6 ملیۆنی ملیۆن نیوە کەس هاتە دەرێ ملیۆن نیو کەسە هەمووشمان دەتاوێنەوە لە ناو ئەو وڵاتانە مناڵەکانمان شانازی بە کوردبوون دەکەن بەس هیچ جنتیمایان لە بۆ کورد وەکو ئێمەمانانیش نابێت ئێمەش لە ناو وڵاتانە هەموو دەتاوێنە ئەو هەموو کەوادیر و قودرەتە هیچی ناگەڕێتەوە کوردستان هەمووی دەتاوێتەوە لێرە و منداڵمان بەشێکی زۆری خەڵک هەمووی زەواز لەگەر ئەنواع نەتەوە شت دەکرێت ئەوە هیچی ئیتو نامینێتە هیچی تو نامینێت ئەوان لایەن تەبیعیە ئەو زەخیرە معنەوی کەوادیرت بەتوانە بڕوە گرنگ دزیەکان گرنگ ئەوەکانی خۆیان ئەبیت گرنگ کوڕەکانیان بینەجێ وەچی مەسرور بارزانی وەچی تاڵەبانی وەچی نەوشیروان هەموو کوڕەکانیان ئامادە دەکەن لە بۆ وەچی کۆسرە ڕەسوور وەچی کوورە مەکتەب سیاسیەکانیش ئەوانش تابقی دووەم جووا فێر بوونە هەمویان دێن شتەکانی خۆیان حازر دەکەن حازریشیان کردیە بە مڵکی باوکیان تا پۆی ڕەش هەموو لە جیرفانێکیان نەفت کورە نەفت بیرە نەفت تەوزێ کرا چێوە مەسرور بارزانی بیرە نەفتە چی هەیە مەسرور هەندێکی هەیە ماوەیە کۆسرە شیوا شۆرشێ بەدمونە ماڵی تاالبانی هەندێک گومر گوشتی هەیە کوڕی نەوشیروانی گردەکی 1 ملیۆنی هەیە ملیاری هەیە 500 ملیۆنی کورە زۆر خۆشیانی تەواو ئەو خاکە ئاوانی وەکو خەڵک خانووەک هەیە دەکرێت منتەڵەکانی ئەوان هەموو خاچی کوردستان ئەوە دەکەن بۆیە گەنج دەڕوە ئەوڕیان دەسەوەر کە من خەبەرەکەم زانی زۆر کۆمیدیە ئەگەر ڕاست بە هیوان بە دواتچوون بکرێ ئەڵێن پارەی کامیرەی غرامەی کامیرەی پێشان هەمووی لە بۆ ئیدریس و کوڕی نەبیلەی خێزانی نێچیر بووە ئێستا مەسرور بالعکسی کردی ئاریان و هاوسەرەکەی خوا بە دواتچوون کەم بزانن ئەو پارەی غرامەیە لۆ چێ دەڕای کارەبای ببورن ئەی مروجی بۆ زیری دارایی بڵێن ئایا پارەکە دەگەڕێ من خەبەرەکە لە سەرچاوەیەکی نزیکی پارتی بەپنی گوت وتی بڕوا بکەن نێچیر هەمووی لۆ خۆی بێت چی کردبی نێچیر مەسرور دەیوێ هەماشت کە لۆ خۆی ها لۆ خۆی زۆر کۆمیدیە دەوائیر بە هەر حاڵ ئیتر خەڵک بۆیە یعنی خۆی لە ڕێگای مەرگ دەدا نیشتیمان کورەوەرە بابە زەمبی نیشتیمان چیاریە کەرەستەوە جوێنی پێدەدا یعنی خاکە ئاو هەوایە ئێمە لێ گەورە بووینە زەمبی دار و درەخت چییە زەمبی ئەو خاکە چێ لێ گەورە بوون زەمبی ئەو هەوایە چییە هەرچی هەرستێتەوە جوێن بەو نیشتیمانە کێشەکە لە کەوادیرەکانی لە چەتەکانە کە ڕێبەرایەتی وڵاتەکە دەکەن تاوانە جوێن ئەو هەموو بە کورد هەرچی هەرستێتەوە تف لە کوردستان و لە نیشتیمان دەکات لە خاک دەکات باشە زەمبی چییە ڕەنگی ئەوڕۆ ئەوانەی لەسەر سبەی سیستەمێک بێوەکو ئەوەی ئەوروپا لوتکەی مافی مرۆڤی بۆیە قسە بە چەتەکان بڵێن لۆ بۆ نیشتیمان دەڵێن لۆ یعنی هەموومان ئەگەر ئازاری نیشتیمان نەبی بوو لێرە شەو نخۆنی دەکەین یعنی ئەم چ نەقسمەیە لەو ئەوروپام قانونە هەر ڕاقەکەیم لەسەر جێبەجێ بەس ئازاری نیشتیمانە کە مەسەلەیەکی ئەخلاقیە چۆن ئەم مەسەلەیەکی ئەخلاقی دایکە ئەوەش لەکنە من هەمان شتە گەنامە چ مشکلەوانەیە کاچی من لە تۆپم لە وڵاتە هەرە تۆپەکانی قانونی و مافی مرۆڤ دەژم بەس ئازاری نیشتیمانە کە قەرزاری ما کە لێی گەورە بوویمە کە لێی ئەوهەوە بوومە بەهەرحاڵ هاوڕێیان مەسرور کەپس ئەو وەریگرتەوە تەحویلیەکێتی ئەوروپا بکە بڕوا بکەن ئەو زەڵجەیە کرا ئێستا هەیە ئەو کۆچبەرانە بەس لە بیلاڕوسیا نەبوونایە مەسەلەن لە یۆنان بوونایە مەسەلەن لەو تورکیایە سەخیفەش بوونایە ئی ئەردۆغانی وەریان دەگرتن بەس کێشەکە بوویتە انتقام ململانەیە دۆڕان جەپەکە زۆر گەورە بووە هاوڕێ من جارش کەش باسم کرد لە کەناڵی تۆ بەکەم یعنی کە ئەو کەیسە زۆر کەس بە من دەڵێ ئەو کەیسە گەورە بکەن کورە بابە گەورەی چ بکەیلەوەی گەورەتر هەیە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هاتە پشتی کۆنگرەی لەسەر کۆبنەوەی لەسەر کرد بایدن و سەرۆکی کۆمسیار واتە سەرۆکی هەموو یەکێتی ئەوروپا لەگە دانیشتنیان کردیە لەسەری پۆتین و بیلاڕوسیا دانیشتنیان کردیە هەردوو لە عەرزی عەسکەری خۆیان دەکەن دەر ڕۆژە میدیای هەرە گەورەی دنیاە هەمووی لەسەر ئەو خەبەرەی کۆچە چمایە بکەیت یعنی بەجددیمە کەیسەکە خۆی فرێدایتە ناو هەموو میدیا و شوێنێکی هەرە هەستیار و نێودەوڵەتیە گەورەکان ئەوە تاکە شتێکی پۆزەتیڤ لەوەیدا هەیە ئابڕووی ئەو حکوومەتی هەرێمە چووە
ئابڕووی چوە چکو بە هەر مەسرور لە خۆی بڵێ پەکەکێ و سەفینگزەی میت کە دەڵێ میت هاوڕێیان تۆ بەس ئەو دێرە ببی بکەنەوە ئەوە چییە؟ مەسئولی پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمە داچی مردمە ئەردۆغان بروسکەی لێدا ئەردۆغان ئەگەر خزمەتەکی هەرە خیانەتەکی هەرە گەورەی وەکو حەسەن خەیری نەکرد بێت چۆن بروسکەی لێ درێ ئەو هەر بڵێن خەتا لە قەندیلە با بە قەندیل 100 گوندی لە دەستە خۆڵێری لە دەست نییە کورە خەڵک دەڵێ لە دەستەنگۆ هەڵاتی کەس ناڵێ لەسەر ئەوە قەسدم نەزەر ئەوە دێ کێشەکە هاوڕێیان بۆیە لەو مەعبەینەی ئەو خەڵکیان کردە قوربانی ئەو بەداخەوە هەندێک کەسیش لە نەزانیان لە بۆ خۆ دەرخستن زەوەچیان دروست کرد تەشجیعی خەڵکیان کرد بێتە دەرێ وەردەگیری و وەرگیرایە وایە و هەندە وێنەی لەو لای وەردەگرن ئێکاکە خەڵک ئێستا ئەمن بڵێم خەبەرێک بڵاو کەم ئەو بە پێی زانیاریەکان بەنمونە هاوڕێیان کوور نەکەن ئەوە یەکێتی ئەوروپا لە ئایندەیەکی نزیکەوە دەبێت بڕوا بکەن 50,000 کەس بەڕێ دەکەوی چۆن دەی تۆ خەڵک لەبەرەوە ئەو جەنگەڵستان و سەرما و سارد و سوڕەی دەبێت کە دەزانینی کاگە خوێندەوار بی دەزانی ئەو شەڕی جەنگە یعنی ئەوکو گوتم ئەگەر بیلاڕوسیا نەبووە هەر وڵاتش کە بە یەکێتی ئەوروپا و 4-5,000 وەردەکرد لەبەر ئەوی لە 2015 170,000 کەس وەرگیرە بە قوربان یعنی 4,000 چییە ئەوەندەشیان پێی وەردەگیرە بەڵام مەسەلەکەم دۆڕان و بردنە مەسەلەکە جەنگی ساردە مەسەلەکە شەڕە مەسەلە پاشەکشەیە لە بەرامبەر حکوومەتەکەی ئەلێکساندەر لوکاشینۆی بیلۆڕوسیا نایکەن ئەوروپیەکان هەر هەموو ئەوانە بمرن لە ناو ئەوەی بەداخەوەکەوە دەڵێن بڕوا ناکەم تەوقعی من دەرگایان لێ بکەنەوە بەداخەوەش بە هیواشم هەموو ئەو برایانە خوشکانە ژانمان لێیان دێشیت بگەنە ئەوروپای کە حەقە چی ڕەوای خۆیانە چەند ساڵێک بە کەرامەتەوە بژین وەکو ئینسان وەکو هەز پێ بکەن ئینسان بلێرەم 21 ساڵە 100 جارە بڵێم 21 ساڵە ئیهانەم نەدیتیە حکوومەت وەکو باوک سیر دەکەم پۆلیس وەکو برا و خزم و قەبیلە ئەوە یعنی وەکو منقس سەیری دەکەم ئەو زۆرە وەرن کاکە ئەو هەستە ببینن بەڵام بەداخەوە ئەو ڕێگایە وایە بۆیە هانی خەڵک مەدەن لە بۆ لایک و کۆمنت تەشجیعی خەڵک بکەن خەبەری ناڕاست هەندێک شتی غەڵەت یەک غەڵەت دەکەی داروبەرد هجووم دەکا خەڵک لە دوو یەک هەناسە دەگەڕێت یەک منفەس دەگەڕێت هاوڕێیان زۆر بەمە دەڵێن وا بکەن کاچی من وەکو گوتم ئەو کەیسە لە بەرزترین ئاست هیچ کەیسێکی کورت بەقەت ئەو کەیسە مەگەر قراری 688 و کۆچڕە وەبی ئەوەندە گەورە بووبی هیچ کەیسەشکە ئەوەندە گەورە نەبووە گەیشتە تۆپ ینی ئەنجومەنی ئاسایش ئەمریکا و ئەوروپا دانیشتنیان لەسەر کردیە رووسیا یعنی بەرزترین هەموو میدیای ئەوروپای دەڕۆژە لە هەرە باڵاکان لەسەر ئەو کەیسە دێ قسە دەکا مەسرورەت هەر بڵێ ئێمە کرێکار لەوە دێن بەخوا هەموو خەڵک دەزانی ڕازناکەی لە داخی تواتینە دەرێ و ئەو کەیسە ئابڕووی ئەو تاکە پۆزتیڤەگەوەی ئابڕووی ئەو حکوومەتی هەرێمەی بردیە لەو نێوەندە جیانە خەڵک دەزانن کاکە خۆ قابلە خەڵک نەخوێندەوارە دوایە هەر یەکێک هەر میدیایەک دەستە وێندەر ئەو خەڵکانەی وێندەر دەستان خۆش باس بکەن لە داخیەوە ناتینە دەرێ ئەوەی ئێمە مەسەستا من دیدار لەگەڵ ڕێچیتی ئەوروپا وەرم گرتیە لەو هەفتەیدا تا ئەن ئاوڕیان تو تەقدیم دەکە یەکسەرەوە نییە برێ فەرموو ئەوە لە کوردستانیش ئەو شتە مۆدیلن مایە هەمیان وەختیان نییە هەرە نزیکەکەی هەفتەک لەمە و بەربوو گوتی وەرە دەی ناسیم وتی باشە هەوڵ دەدەین ئەوبی کەمە نامە چشمان دایتە دام ناممان دایتە 68 سەرۆک حزبەکان بەرپرسی سیاسەی دەرەوەی ئەوە وەزارەتی دەرەوە نووسینگەی یەکێتی ئەوروپا و دیشی عێراق خۆشبەختانە سەرۆک جێگرەکەی خەڵکی سویدن دایتمانە هەردووچیان لە ناوەڕەکە ئەمەژەمان بەوە کردیە ئەو دیاردەیە زادەی ئڕهاب و دەسەڵاتی هەرێمە کە مافی مرۆڤ کە ئازادی بیڕای ناپارێزی و ئێوە کەم تەرخەم بوونە لە بەرامبەر ئەو مەسەلەیە بۆیە خەڵک دێ و ئەو دیاردە ڕاناوەستی 25 مانجش بە درێژتر کرد ئەو دیاردە ڕاناوەستی ڕەنگەداتەوە ئەو کۆچە 100 ئەوەندە زیاد دەکات تا دەسەڵاتی دیکتاتۆری و ئڕهابی مافی مرۆڤەبی و قوربەسەر ئێوە بازەکەش دەبی ئەوروپیەکان بدەن لەبەر ئەوی لە هەر 162 وڵاتی هەیە لۆ دە 12 وڵاتی دێن هاوڕێیان هەمووی دە 12 وڵات ئەو خەڵکەی هجووم دەکاتن لێرە لە چاو هەموو دنیا مافی مرۆڤ و ئازادی بیرڕا و حقوقی ئینسان خزمەتگوزاری لە چاو هەر 100 ئەوەندەکەی کە بەهی هەموو ئەدیانەکان بەهی هەموو سیستەمەکان
ئێرە هەیە ئەو 12 وڵات هەیە بۆی خەڵک خۆی بە هەموو شتێکدادە بە خۆی بە خێزانی بە منداڵی دێتە ئەوروپا بۆی ئەو کۆچە بەردەوام دەبی تا سیستەمە دیکتاتۆرەکان و ئازاری خەڵک بن تا مەسعود بارزانی پاڤێلەکان ئەوانە بکەن ئەمە چی پێیان دەڵێن بەڵام من دڵنیام لە زەمەنی ئێستاکەدا ئەو وەزعی هەیە ئەوەی ئێمەش کۆنتاکتمان لەگەڵیان کردبی ئەو گروپەی تەسلیمی بیلاڕوسیا نابن نێچێتی ئەوروپا کە خۆزیا ببن بەسەرک خۆزیا ببن لەبەر ئەوەی ئەو براو خوشکانەمان قوتار بن لەوێندەر بەڵام تکایە کەس هانیان مەدە ئیتکە بێتن ئەوەی هاتیە ژیانش کۆڵەمەرجی دەژی و زۆر زەحمەتە یەکێتی ئەوروپا بێت تەسلیمی یەکێتی ئەوروپا و ئەمریکا بێت تەسلیمی ڕژێمی ئەلێکساندەر لوکاشنۆڤ بی و لەوەش دەترسێن ناوڕێیان بەدەرلەوە کورێسە دەرگا بتەوەی خۆڕانە قەپات نابتەوە هەردێ ئەوانش لێرەوە نییە تو هەردێ ئێرە دابنیشی کاچ من یعنی تۆ دێ ئێرە حقوقت دەبێ خوێندنت دەوێ مۆزەفت ئیشت دەوێ خانیت دەوێ معاشت دەوێ خواردنت دەوێ پۆلیست دەوێ خەستەخانەت دەوێ یعنی بودجێ خۆیان بەرگە ناگریتن یعنی نانەوێ زیاتر دوو هەزاران مشکلەمان هەیە لەو هەموو نەتەوەی هەمومان هاتینە ئێرە دوو کەلتوری دش بێش هەتا دەگەینە ئاستیوان ئارد و ئاسمانی فەرق کورد هەتا بەس قسە دەکەین قسە دەنگمان کەمەک هەیە من دەکەینەوە لە چاو دەنجی ئەوروپیەکان سما بە سەد سووری بەقەت دەنجی من دەنجی گەورەیان هەیە بەقەت کاکەمە لە گوند گەورە بوونە هەر هاوار بکە ئەوان کاکە وەڵڵا بە 100 کەسیان بەقەت یەک نۆتی دەنجی من نین بە هەر حاڵ هاوڕێن بۆیە ئەمە هیچمان پێ ناکرێ با کەس خۆی ئەوە نەکە ئەی پێمان دەکرێت هەوڵ بدەین کۆمەچیان بکەین هەوڵ بدەین بەو ئەوروپیانە بڵێن ئەوی پێی دەکرێت کۆمەچی ئەو خەڵکانەی چادەوروبەری بکە عیبە شەرمە خۆتان بشارنەوە قوربانیەک دابنێن لە بەرامبەر ئەوە یان ئەوە تا خۆپیشاندان کە دەکرێت کاکە وەرن شەرمە لە 3 وڵاتی کرایە نەبوویتە 70-80 کەس لەو ئەوروپایی چالاکی یعنی بە چ چاوسۆزی لەگەرەوەی لوسی قەتان بخۆنیەوە وەرن دەچینە سەجادەکان قەرەبارەق دەبین دەنجیان بەرز دەکەینەوە زەخت دەکەین ئێبێ ئەوروپیش سەیری تو دەکات کاردانەوەتەیە تەسیراتی خۆی دەکا تو کە ئەوروپی دەبینی 10 کەس 15 کەس دی ئەو دەسەڵاتەیە لەگەر دەسەڵاتەکەی بەردەوام دەبن وەزان چنە ئەوروپی وەزان کۆمپیوتەرە بە پێیجەوەی مافی مرۆڤ لێکەدات و کاکە ئەویش هەڵپەرستە ئەویش بە دوای مەساڵەی خۆی دەگەڕێ شەرم لە خۆتان بکەن لە حدودیش بەدەر کوردی هەندەران دەترسێ کوڕی کاکە وەڵڵا ئەو چەند ئەنگۆ دەترسێن لەو چەتانەی هەرێم ئەو چەتانەی هەرێم لەو کوردانەی ئەوروپا 100 ئەوەندە دەترسێن هەموو ئەو دەنگ و ڕەنگانەی دەکەونە گیان هیچ نین باشە ئەو خەڵکە وەچی ئێوە نییە لەو ئەوروپای تەنجی بەو دەسەڵاتە هەڵچ نییە بەرحاڵ هاوڕێیان قسەی کۆتاش ئەوی بەمە دەکرێت بڕوا بکەن هەمووی شکریە یەکێتی ئەوروپا و ئەمریکا بە ئێمەمانان زۆر ناگۆڕدرێن بە هیچ ڕێکخرا و گروپەک بە خۆپیشاندان چکە لەو ئەمریکا 1 ملیۆن کەس هاتە سەجادەی لە بۆ خۆپیشاندان دژی شەڕ ئەمریکا شەڕی کرد لە ئەوروپای هات دژی شەڕ لە ئەفغانستان لە عێراق و بەرەی دژە شەڕ گەلێک بەقوت بوو لە 2003 وانە یعنی ئەوانە نایان بێن تەسلیمی ئەلێکساندەر لوکاشنۆی دیکتاتۆرێکی ئەوەندە بن لە پێناوی وڵاتیە بڵند 200,000 ئەوە کورد کە زۆربەی کووردە زۆربەی کووردە بۆیە جەوەک دروست مەکەن زیاتر لەو براو خوشکانمان لەو ڕێگایەوە بێن لەو ڕێگایەوە ئەو ڕێگایە بەرەو مەزدوو دەڕوات تکایە ئازاری زیاتر ژن و منداڵی کورد مەدەن لەبەر هیچ ئەسبابەک لە سەروی هەموو ئەوانە یعنی ئینسانی بوون دەبێ ئێمەوە بی بەڵام فرسەتێکی زۆر باشە بە ئەوروپیەکان بڵێن ئەو کێشەیە بەردەوام دەبی تا ئێوە دەمی یان بێدەنگ بن لە بەرامبەر ئەو سیستەمە دیکتاتۆرانە و هاریکاری معنەوی مادی خزمەت گوزاری ئەو براک خوشکانەمان بکەین کەیسەکانیان زیاتر ئیسارە بکەین و ببتە هەنگاوێک لە بۆ ئەوی هەمومان زیاتر لە یەکتر نزیک بینەوە کە ئەو سیستەمە تا بمێنێ هەر ڕۆژەی کارە ساتێکە کاکە بڕۆ ڕێژەی سەرەتان چەند زۆر بوو بڕۆ ڕێژەی دیابوونەوە 125 ڕێژەی سەرەتان 113 زیادی کردی ئازارم کاکە بڕۆ چ فەسادێکی کۆمەڵایەتی چ بێقیەمەک لە ناو کۆمەلگای کوردی پەیدا بووە ئێمە بەس دزی و خیانەت و کۆچەکە دەبینین بڕۆ بزانە و کۆمەلگای کوردی کوسەر ئەو ژێر بووە
بەرحاڵ هاوڕێم من هەرە قسانە هەبوو ویستم هەندێک لەسەر ئەو سەرنجانە بکەم بەس تکایە مەسەلەی زێڕە کورە هەندە شتێکی گەورە نییە ئەوە چییە زێڕە کورێ کاچی من ئەوە چییە ینی خاڵی خۆشناویستان مامۆستای پێگەیاندنی کادیرانی حزبمانە پارتی مامۆستا کادیری پێڕادەگەنی ئەوی زێڕە زێڕەی گوتیە ئاکاچی منەوە هەزاران ئەنفالچی عەلی ئەسەممەدید ئەو جەلادەی عەلی چیمیایی ماڵ و منداڵی وا لە هەولێرە ماڵ و مناڵی خزمەکانی سەدامی لە هەولێرە چاوەکەم بڕۆن زۆر گەڕەگەڕەچی ئەنجومەنی چێشەوەش نییە لە گەڕەکەچی وەکو بەلاشاو پۆتی ناوی دانیشن لە ئەنجومەنی لە وەزیران لە عەنکاوە لە هەرە ڕاقیەکان لە بەرەوەی میلیۆنێرن وە پارتی جێ لێ نییە بڕۆم بزان چەند باسی جەلادی ئەنفالە گەورە عەرەبەکان نەک ئەو خائین و هەر مەفرەزە خاسە و ئەوەکان لە هەولێرن هاوڕێیان هەرویستم ئەو سەرنجانە بدەم ببورن دەزانم دەرەنجی شەو بوو بەڵام ئیتر وەختەکە وا بوو ئەو سەرنجان سوپاس شتان دەکەم دەبێمە هەموو سوپاستان بکەن کە ئەو چەند هاوڕێیە و 200 هاوڕێی لەگەڵمان بوون کاتەچ خۆتان لەگەڵ ئێمە بردە سەر ئەمە بەردەوام دەبین ئەو کەیسە بە زیندویەتی وەک کەیسی زیندانیانی بادینان لە هەموو شوێنێک دەیکەینە خاڵ لەسەر ئەو دەسەڵاتەی کە ئەو سیستەمای ئەو ئیرهابیە لە دەرەنجامی گوێنەگرتن لە مافی مرۆڤ و ئازادی بیرڕاو خەڵک تووشیە ئسبوون بووە کۆچ بەردەوام دەبی لە ئۆڕۆپیەکان دەبی ئێمە ئەوە بخۆزینەوە وە ڕسوای ئەو دەسەڵاتە بکەین کە ڕسوا بۆ چکۆ بڕوا بکەن هاوڕێیان با قسەی کۆتاییشمان ئەوە بێت بڕوان پێ بکەن حەساسترین وشە لای مەسرور بارزانی ئێستا دوو شتە یەک بازی زیندانیانی بادنان کە دوو باسی کۆچ بکەین شەوێکی شاد بە هیوای کاتێکی خۆش